بەناوی خوای گەورە سپاس بۆ ئێوەی بەڕێز سلااوم ڕێزم بۆ هاوڵاتیان و بە هیوای سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک ئاگادارن ئێمە ئەمڕۆ پێمان باش بوو چەندین سوپەرمارکێت و مۆڕ و دوکان بەسەر بکەینەوە بۆ ئەوەی لە نزیکەوە جارێکی تر ئێتمنان بدەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەوەی کە مەوادی خۆراکی لە مۆڵ و سوپەرمارکێت و دوکانەکان ئەوەندە زۆرن ئەوە نییە هیچ کەسێک تووشی دڵ ڕاوچێ بیە هەروەها بۆ بەدواداچوونی نرخ و ماوەی بەسەرچوونی مەوادەکان ئەوەش یەکێک لە هەدەفەکانی ئێمە بوو لەم بەسەرکردنەوەیە هەر لەم بەسەرکردنەوەی چەندین هاوڵاتیشمان دوان کە لە سوپەرمارکێتەکان بۆ شتکردین هاتبوون بە خۆشحاڵیەوە ئەوەی تێبینیمان کرد وەکو پێشتریش ڕامان گەیاندبوو مەوادی خۆراکی و شیری منداڵان ئەوانەی کە پێداویستی زۆر زەرورن لە سوپەرمارکێتەکان ئەوەندە زۆرن کە خۆشبەختانە دەتوانین بڵێن بە پشتیوانی خوا نایەلین قەیرانی ئەم شتانە دروست بێتن و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو توانا و ئیمکانیاتی خۆی بۆ ئەم مەبەستە بۆ مەبەستی خۆراک پێداویستی پزیشکی دەخاتە گەڕ و ناهێنین ئینشاڵڵا هیچ کەلێنێک دروست بێ دەستێمانی کیلۆیەک تەماتە بۆتە 2500 کیلۆیەک ئامەز بۆتە 6,000 یعنی ئەوە بەدواداچوونەکان چییە لە پرسیاری یەکەمت وەکو لێژنەی پارێزگاکانیش ڕوونیان کردەوە گومرگەکان دانایەکرێن هەلوەکان دانایەکرێن بەڵام ڕێکاری جێبەجێکردنی ئیشەکانیان دیاری دەکرێت و بۆ زیادبوونی نرخیش ئێمە بە دوواداچوونماندا کردووە هەموو ئەوانەی کە نرخەکانیان لە دەسەڵاتی ئێمەدان بەو معنایە کە خۆراکەکان ئێرەن و لە دەرەوەدا هیچ تەسیری لێ نەکراوە زیاد نەبووە نایەلین هیچ نرخێک زیاد بێت بەڵام شتێک کە لە دەوڵەتێکی تر دێن لەوێەوە گران بوو بێتن ئەوە لە دەسەڵاتی ئێمەدانە بەڵام لەگەڵ ئەوەش بە دوواداچوون دەکەین و لەسەر ئەو قسەی جەنابەت ئەمە جارێکی تر لێژنەکانی چاودێری بازرگانی ڕادەسپێرمەوە بۆ بە دوواداچوون بۆ ئەو پرسیاری بەڕێز بێت. بۆ خۆتان ئاگادار بوون زۆربەی هەر زۆریان گوتیان هیچ گۆڕانکاریەک نەبووە سعر وەکو پێشترە و مەوادە خۆراکیەکانیش وەکو پێشترن بۆ خۆتان ئاگادار بوون لەو مۆڵانە لەو سوپەرمارکێتانە باسی ئەویان کرد لەگەڵ ئەوەش ئەو هەموو مەوادەی لێبوو گوتیان ئەگەر چەند جاری تریش تەواو ببێتن بەکاربێ ئێمە لە کۆگاکانمان بەشی ئەوە هەیە پڕیان کەینەوە بەڵێ بەردەوامە بێ بۆ پارێزی دوشمان ڤایرۆسی دەرکردووە تاچەند دڵنیای ئەگەنە هاوڵاتە سەر لە جێبەجێکردنەوە بڕیارەکەوە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان زامن دەبێت و مەوادەکان زۆرن و هیچ مەترسێکی نییە ئێمە وەکو باسمان کرد ئێستاش بۆیە هاتوین بازار بەسەر بکەینەوە و بۆ ئەوەمان بوو کە جارێکی دڵنیایی بدەینە خەڵکی کوردستان هاتوچووی بازرگانی بۆ هێنانی مەوادی خۆراکی بەردەوامە لە سنوورەکان جناب وەزیر لەوان ڕابردوودایی چەند شوێن سزا دراوەوەی دوانی دەستکاری ژمارەیەکی یەکجار زۆر شوێن ناڕێم یەکجار زۆر بەڵام ژمارەیەکی زۆر ئەوانەی سەرپێچیان کردووە سزا دراون و چاودێری بازرگانیشمان لەگەڵدایە ئەو دەتوانێت زیاتریش ئەو ژماراتان پێ برێت کە لە هەولێر سزا دراون لە هەموو شارەکان ئەم بەدواداچوونە بەردەوامە. سزای دارایی دەدرێن بە پێی یاسا و ڕێنماییەکان و ئەگەر دووبارەی بکەنەوە دوکانەکانیان دادەخرێت.